دیمەنی بەڕێکەوتنی کاروانی حاجیانی سنووری پارێزگای هەولێرە بۆ وڵاتی سعودیا. حاجیان و کەسوکاریان بە چاوی پڕ بە فرمێسک و بە باوەشێکی توند و بە نزای پڕ لە خێر ماڵاوایی لە یەکدی دەکەن سەرباری دابڕانیان لە ئازیزانیان، بەڵام ئەوان هەستێکی خۆشیان هەیە کە ناویان بۆ بە جێگەیاندنی فەریزەی حەج گەڕاوەتەوە. 25 ساڵە چاوەڕان دەکەم جانە، تازە ناومان دەرچوە. 25 ساڵە چاوە. ئارێوەڵە زۆر دوعات کردی، زۆر دوعام کردیا، هەموو سارێکە من شاد ڕۆژ دەستم بە گریانە دەکرد. خدای گەورە ئاواتەکەی منی هینادە. وەڵڵای وە دەزانم خۆشترین ڕۆژی ژیانمە تازە لەدایک بوویمە. خوشبێ الحەمدولیلا لە فەزلی خۆی بە زیاد بیتن، خی گەورە هەندێک پێبەخشی بکە بتوانانی ئەو فەرزەی جێبەجێ بکەی، ئەوە هەموو نیعمەتی خدایە، دەبی لە سەری شکردار بین و حەمد و سەنای خدای بخوازین. بە نیەتی جێگەاندنی فەریزەی حەج و دوعاکردن لە بۆ براکانمان لە فەلەستین لە غەزە، خدای گەورە شکۆ و هەیبەت و گەورەیی ئیسلام بگەڕێنتەوە یا ڕەبی. لە ڕۆژەش ئەها دەگەڕم خوا بە قسمەت ئومەتی محەممەدی بکە خوا لەو خاتری پێغەمبەری وەڵڵا ئەمن لە مێژە بەناخوا قسمەتی کرده بوو پار نووسی من ناوم گەڕا بە یەک ساری خوا ڕەحمی کرد لەگەڵ پیاوەکەم بەرام پیاوەکەم زاتە لێدا پێ نەکرابێ و کوڕەکەم لە باتی وادێت. ئەمڕۆ 951 هاوڵاتی لە پارێزگاکانی هەولێر و دوهۆک و ئیدارەی زاخۆ و سۆران بەڕێگای وشکانی بەرەو بەجێهێنانی فەریزەی حەج بەڕێکەوتن. ئەمساڵ 11 کۆمپانیا لە سنووری هەولێر گواستنەوەی نیازمەندانی حەج بۆ وڵاتی سعودیایان لە ئەستۆیە. هەر هاوڵاتیەک بەڕێگای وشکانی بچێتە حەج 5 ملیۆن و 500 هەزار دیناری لێوەرگیراوە. ئەمساڵ گۆڕانکاری بەسەر نرخ داهات بەراو لەگەڵ حەجی ساڵ ڕابردوو لە عێراق بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان هەر حاجێکەوەی بە ئاسمانی دەڕوات 7 ملیۆن دیناری پێدەدرێت و ئەوەی کە عەفەن 7 ملیۆن دینار کرێیەکەی لێوەرگیرایە و ئەوەی بە وشکانی دەڕوات 5 ملیۆن و 500 هەزار دیناری نرخەکە لێوەرگیرایە. ئەمساڵ لە هەرێمی کوردستان 5136 هاوڵاتی دەستنە سعودیا و پایی پێنجەمی ئیسلام جێبەجێ دەکەن. 1646 کەسیان بەڕێگای وشکانی و 3490 کەسیش بەڕێگای ئاسمانی گەشت دەکەن. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.